فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستانی خۆم، مسلمانان زۆر جار لەبارەی گوناهەکانەوە بە هەڵەدا دەچن. لەبەرەوەی گوناهە گەورەکان ئەوانەی کەوا لە قورئان و فەرمودەکانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بە ئەلکەبائر ناسراون، گوناهە گەورەکان بەڕاستی سامناک و ترسناکن، هەم بۆ دنیا هەم بۆ قیامەت. ئەو گوناهانە لە ناوبەری ئیمانی مرۆڤن، لە ناوبەری ئاسوودەیی و ئیسراحەتی مرۆڤن، بەڵام پلەبەندیشیان هەیە. بەڵام ئێمە زۆر جار ترسناکەکە لە ترسناکترینەکە بە مەترسیتارتر دەزانین. گوناهێکمان هەیە ترسناکە، گوناهێکمان هەیە ترسناکترە، ئەمە گەورەیە بەڵام ئەمەیان گەورەترە. ئێمە بە پێوەری خۆمان زۆرجار بەڕێزان وا دەزانین ئەوەی ترسناکە خەتەر و مەترسیەکەی زۆرترە لەوەی ترسناکترە. با بە نمونەی واقعی بۆ جەنابتان ئەوە ڕوونکەمەوە. زانای پایەبەرز دکتۆر محەممەد عەبدوڕەحمان العەریفی کە زانایەکی گەورەی بە ناوبانگی جیهانی ئیسلامە و هەم مامۆستای زانکۆیە و هەم نووسەرە، لە کتێبی ئەڕەوائعدا لە لاپەڕەی 118دا دەفەرمێ مامۆستایەکی ئازیز و خەمخۆری ئەهلی ئیسلام لەگەڵ ئەهلی مزگەوتا دادەنیشت. هەندێک قوتابی زانستە شەرعیەکانی هەبوو، پیاوانی بەڕێزی وەکو جەنابیشتان ئامادەی دەرسەکانی دەبوون. ئەم پیاوە بەڕێزە زۆربەی کات وتارەکانی ساڵی لەسەر لا ئیلاهە ئیلا الله بوو، لەسەر یەکتاپەرستی خوا بوو. خەڵکێک ڕەخنەیان گرت، هەندێک لە قوتابیەکانی هەستیان بە بێزاربوون و دووبارەبوونەوەی وانەکان کرد. وتیان جەنابی مامۆستا دەرسەکان زۆر دووبارن، زۆر باسی لا ئیلاهە ئیلا الله دەکەی، زۆربەی وانەکانت باسی تەوحید و یەکتاپەرستی ئەڵڵایە. ئەی بۆ هەندێک باسی سیرەی پێغەمبەر نەکەین صلی الله عليه وسلم، باسی مێژووی ئیسلام، باسی فەرمودەکانی خۆشەوی صلی الله عليه وسلم. فەرمی ڕاست دەکەن، هەوڵ دەدەین دەستکاریی وانەکانمان بکەین. بەیانی کە مامۆستا هاتەوە خەمێکی زۆر بە ڕوخساریەوە دیار بوو، یعنی خۆی وانیشاندا کە خەمێکی هەیە. زۆرجار کەسانی زیرەکی وەکو جەنابتان لە ڕوخساری مامۆستای قسەکەرا تێدەگەن خەمێک هەیە لە ڕوخساریدا، جەوی تەواو نییە بە کوردی خۆمان. ئەڵێ وتیان دوای دەرسەکە مامۆستا خێرە سیحەتت تەواو نییە، تەندروستیت یان خەمێک مشکیلەیەکت هەیە؟ وتی وەڵا شکر تەندروستیم باشە، بەڵام مشکیلەیەکم بیستووە لە دەیەکی دراوسێمان لە گوندێکی دراوسێمان کارەساتێک ڕوویداوە. وتیان خوا نەخواستە چی ڕوویداوە؟ وتی کارەساتەکە ئەوەیە کابرای خانوویەکی کردووە و تویانە ئەم منتیقەیە جنۆکەی هەیە، بۆ ئەوەی جن نەچێتە خانووەکەیەوە و دوایی نەچێتە لەشی خۆی و ژن و منداڵەکەیەوە، هاتۆ کەڵەشێرێکی گەورەی کڕیوە، کەڵەبابێکی کڕیوە لە بەردەمی خانووەکەی سەری بڕێوە توێتی جنۆکەکان ئەو کەڵەبابە ئەو کەڵەشێرە سەر دەبڕم لەبەر خاتی ڕەزامەندی ئێوە تکایە زیانمان لێ مەدەن و وازمان لێ بێنن، با بە ئیسراحەت لە خانووەکەدا بژین. ئەم کەڵەشێرە لەبەر خاتری ئەم جنۆکانە سەر دەبڕن، لەبەر خاتی ئەم جنیانە. خەڵکەکە و قوتابیەکان تۆزە سڵەمینەوە وتیان ئەستەغفر الله، خاکارێکی خراپی کردووە، ئەوە شیرکە، چۆن دەبێشت بۆ غەیری سوخوا سەر ببڕدرێ؟ ئیتر بێدەنگ بوون، هیچ جەوەکەواتەوە نەشێوە کە هیم بێ، بەلایەنەوە گەورە بوو، بەڵام ئەوەندەشیان پێوە دیار نەبوو. مامۆستا دەرسی کرد بە دەست و بۆ ڕۆژی دوایی وتی کەسێکم ناردبوو بۆ ئەوەی کەوا هەواڵەکەی دوێنێ ڕاست بکاتەوە، بەڵام هەواڵەکە بەرشێوازێکی تر بوو. وتیان چۆن مامۆستا؟ وتی وەڵڵا کاکە لەم یەذبەح دیکەن تەقەڕوبەن ئیلە الله، هیچ کەڵەشێرێک بۆ إلى تقربا إلى الجن هیچ کەڵەشێرێک بۆ ڕەزامەندی جنۆکە و لە پێناوی جنۆکەدا سەر نەبڕدرابوو، هیچ کەڵەشێرێک
بۆ جنۆکە ئەتە بۆ غەیری خوا سەر نەبڕدرابوو ولكنه زنا بأمه بەڵام بەڕێزان ئەو کەسەی کە ئەم ئیخبارەی بەناوە هات هەواڵەکە پێچەوانە بوو زینای لەگەڵ دایکی خۆی کردووە ئێوەش ئێستاواتان کرد زنا بأمه دەڵێ مامۆستاکە فثار الطلاب هەموو تەلەبەکان هەڵچوون وتیان استغفر الله زینای لەگەڵ دایکی کردووە وانفعلوا هەموو هەڵچوونیان پێوە دیار بوو هەموو وروژان وەسەبوو وتیان هەی ڕووی ڕەش بێ هەی خەجاڵت بێ ئەوە هەر کەسێک نەبوو لەوێ بیتۆپێنێ وەرە کەسێ بچێت زینە لەگەڵ دایکیدا بکە یان دایکیشی لەو تاوانبارتر بووە مامۆستاوتی دانیشن بڕینە دانیشن ئەمە جا خەڵکەکە وتیان لابد من الإنكار عليه نابشتی وا قبول بکرێ یەکەم جارە لە منتیقەی ئێمەدا ببیسترێ کەسێ زینا لەگەڵ دایکیدا بکە ئەم سنوورە ئێمە ئەم پارێزگای ئێمە تاوانی وای تێدا نەکراوە ومناصحته مامۆستا واجبە بچی تۆ جەنابەت خامۆژگاری خەڵکی بکەی ئەو کەسانە بە ئاگا بێنیەوە وعقوبته وداوا لحكومت بكري بيت السرخت دزگاكاني جهتي أمني أو تاوانباري بين لنا ورستي شارع عقوبة بدن بيكن بعبرت وهمو عالم پنا بخوا إنسان زينا لقل دايشي دابكا ما مصطفى فرموي آي سيريكا من ما بستم أوبو لدوين الشو لوي أم شو فرموي أو السيناريو بو نهيج هواڵێکم بەدەستگەیشتووە نهيج شتێکیش ڕووی داوە بەس من دوێنە شێ باسی شتێکم بۆ کردن کە گوناهێکە گوناهێکی هەرە کەبیرەیە و لە پێشەوەی هەموو گوناهە کەبیرەکانە کەسێ نەعوذ بالله کەڵەشێرێک بۆ جنۆکە سەر ببڕێ بۆ خۆی سەر نەبڕێ وا بزانێ ئەم جنۆکانەکە کەڵەشێرێکیان بۆ سەر بڕی خوێنێکیان بۆ بڕێژی وازل لێ دێن و بۆ خۆت بە ئیسراحەت لە خانۆکەیان دادەنیشی بەڵام هیچ سەیرم کردوێنە هیچ نەوروژان بەس ئەمڕۆ کەوتم کابرا زەنا بأمه هەر هەمووتان لە شوێنی خۆتم چورکە بەلەشتان دەهات وهي لم تخرج من الإسلام أجا كسي نعوذ بالله خوا بنا زينا لقل دايشي دابكا بشرط بحلالي نزانه أو بريلوت كي هم بيروشتيه هم بيدينيه بلام هشتا لشوارتوي إسلام ناسية دروا هستا كمرت ناتواني بلين يجي لسر ناكري چونك نيوتو بحلالي نزانه خوي بعقوبة بارو قناه بارزاني وعقوبة لسره ولا تنكرون على من وقع في الشرك بلام كاتك وتم كسي كالشيريشي بۆ جن سەر بڕیوە لەبەر خاتی جنۆکە سەری بڕیوە پەنای بگرتووە بە جنۆکە بۆی لە شەڕی پارێزرێ خوای لە یاد کردووە وەقع فی الشرك ئەوە هاوبەشی بۆ خوادانە وذبح لغير الله شتێکی سەر بڕی بۆ غەیری خوا فەرمووی با بچینە خزمەت قورئان ئێمەش لە زنجیرە باسی شارەزابەدا دەڵێن بەڕێزان ها باسی دوو تاوانمان کرد کەسێک کەڵەشێرێک سەر بڕێ بۆ جنۆکە بڵێ دەسمام خانووە بەڵکو جنۆکەکان دەستم لێوە نەشێنن بڵێ وڵای جنۆکەیەک لە لەشمایە حیوانێکیان بۆ دەکەم بەخێر بۆیان سەر دەبڕم جنۆکەکان ئێوە بیخۆنەوەتان فڕێدەم وازم لێ بێنن ئەو گوناهە هەزاران قەت لە زیناکردن لەگەڵ دایکی خۆتا گەورەترە چاولی ئێمە سامناک و سامناکتر ترسناک و ترسناکتر لێک ناکەینەوە بەڵام خوای گەورە چی دەفەرمێ دین لە خوا وەردەگیرێ دين لقرآن وردجيله خوا للصورة لقرآن في رزق فما إن الله لا يغفر أن يشرك به بلام ويغفر ما دون ذلك لمن يشاء خوا بس يك تاواني قوله هيك قد لي خوجنا به لا يغفر أما بالريالي الزلي بالوردقار اللي كم روجه كمخلوق يدرس كدو حتى قيامة تادو أمره بلمسر زي دمره يك تاوان هي قد خوالي خوجنا به شريك بخوا قرار دانا نعوذ بالله بلام ويغفر ما دون ذلك للشريك بخوا قرار دان هر تاوانك قورت بدلاده هر تاوانك بدلتاده خوال لخوار شركوا اگر ارزومن بولی خوش دبه ارزومن بولی من يشاء لو اچ کسکه خیری کی وا گوری کربه لجیانی خوای گوری لبر خاطری او خیر لی خوش دبه لغیر الشرك به نخوارتر یک درجه بیت خوار شركه و هر گناه ک بخیالی تو دادت چن گوره و عظیمه کسکه چاکی بودای کو باوچی هبوا لگه جنو من دادی خوای دا چاک بوا انسانی کی ریزی لخلق گرتوا زمانی پاک بووە بەڵام گوناهەکانێکی یەکجار زۆرن لەو حاڵەتەدا خوا یەغفر لمن یەشاء بە ئارەزووی خۆیەتی بۆیە غەیری مشریک نەبێت کە لەسەر شیرک دەمرێ بە هیچ کەس مەڵێ چاوی بە بەهەژ ناکەوێ ويغفر ما دون ذلك لمن يشاء مەشیئەتی خوش مڵکی من و تۆ نییە خوا خۆی دەزانێ خوا غەیری مشریکی لێ دەرکردووە لە هەموو گوناهێک خۆش دەبێ ئەگەر مەیلی لێبێ مەیلی خوای پەروەردگاریش عیلمی غەیبە پەیوەندی بە من و بە تۆ نییە داوا بکەین بڵین خوا لە شیرک بمان پارێزە
یەک گوناهێک هەیە لەسەر زەویدا کە مرۆڤ مەحروم دەکا لە بەهەشت پەنادەگرین بە ئەڵڵا هەر مەحرومی دەکا لە بەهەشت ناوەڵا هەر ئەوەندە بووە زۆر باش بوو ئینسان بمرێ و مەحروم بێ لە بەهەشت هەر بەرەکەتە بەڵام عقوبەکەی دوای ئەوە گەورەیە خوای پەروەردگار دەفەرمێ إنه من يشرك بالله فقد حرم الله عليه الجنة هەر کەسێک یەک شت بکا بە هاوبەشی خوا سێ عقوبەی دەدا فقد حرم الله عليه الجنة قد يقيني هبه حرم الله خوا بۆ خۆی حرامی دەکا عليه لەسەر ئەو کەسەی یەک شتی بچوشی کرد بێ بە هاوبەش بۆ خوا الجنة هەر هەشت دەرگای بەهەشتی لەسەردا دەخرێت بە هەتای چاوی بە بەهەشت ناکەوێت هەر ئەوەندە ناوەڵڵا دووەم ومەئواه النار یەک گوناهی ئەو ئینسانە لەسەر زەویدا نەکرد بێ نەخوێنی کەسی ڕشت بێ لە عمری خۆیدا دۆخینی خراپی نەکرد بێتەوە دەستی بە نامەحرەم نەکەوت بێ ئەو چاوانەی ئافرەتی بە حرام تەماشا نەکرد بێ درهەمی حرام نەهاتێتە گیرفانیەوە واللهی لە عمریا سفرەی پاروی حرامی لەسەر نەبوو بێ بەس لە جیاتی یا ئەڵڵاه یا هاواری شتێکیکەی کردووە لە ژیانیدا خوا دەفەرمێ بەس لەسەر ئەوە لە بەهەشت مەحرومی دەکەم ومەئواه النار ئەبێ سزای دۆزەخیش بکێشێ ئەچێتە جەهەنەمیشەوە سێمیان وما للظالمين من أنصار ئەم زاڵمانە ئەوەی مشریک بێ زاڵمە من ئەنصاریان نییە هیچ کەسێک هیچ پێغەمبەرێک هیچ شەهیدێک هیچ عالمێک هیچ دۆستێک ناتوانێت شەفاعەتی بۆ بکە شەفاعەتی هیچ شەفاعەتکارێک لە قیامەتا بۆ ئەو نایخوا قەت خوا ڕزگاری ناکا لە ئاگر سوورەتی ئەلمائیدە ئاەتی 72 چاوتان لێیە بەڕێزان چەند سام ناکە ئەنجا شیرک چییە؟ شیرک ئەوەیە شتێک بێنیتە ڕیزی خوا بەرزی کەیتەوە شتەکە نزمە بەرزی کەیتەوە بیبیتە ڕیزی خوا نەعوذ بالله شتێکیش یان خوای پەروەردگار بەو عەزەمەتی خۆیەوە نزم کەیتەوە بیهێنی ئاستی شتێکی نزمەوە بەڕێزان ئەوە شیرکە ئەمە قاعیدەکەیەتی تکاتان لێ دەکەم دەرسی ئەم شەو دەرسی چارەنووسی ژیانی ئیمانمانە ئاگاتان لێبێ شتێک نزمە غەیری خوا هەمووی نزمە بەرزی کەیتەوە ئیذ نوسەویکم بچی برب العالمین مشریکەکان دەڵێن واللهی تاکە تاوانێک کە ئێمە هێنایە ئەم جەهەنەمەوە لە بەهەشت مەحرومی کردین ئەو بتانەمان خستە ڕیزی خواوە جابت هەیە بداروبەردە بت هەیە مرۆڤ وەکو تۆ قسە دەکا بت هەیە عەقیدەیە بت هەیە ڕسمە بت هەیە هەر شتێکە بەرزی کەیتەوە لەگەڵ خوادا نوسەویکم برب العالمین هەر شتێک یەکسانی کەی لەگەڵ ئەڵڵادا پێی مشریک دەبی لە دینی خوا دەچێ دەرەوە سێ عقوبەکە بەهەشت لەسەر حرامە هەتایە ئەچیتە جەهەنەمەوە هەتایە هیچ کەسیش لە پێغەمبەران و ساڵحان ناتوان شەفاعەتت بۆ بکەن هیچ کەس تکای بۆ ئەم گوناهە ناگیرێ بەڕێزان یان خوای پەروەردگار بێنیتە خوارەوە بۆ ئاستی شتێکی نزم سبحانه وتعالى ولله المثل الأعلى باب بچینە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم کابرایەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی دەفەرمێ بە تەمای ئەو کارە بکەیت دەڵێم ما شاء الله وشئت بەڵێ بە تەمام ئەگەر خوا مەیلی لێبێ و تۆ مەیلی لێبێ چاو لێ پێغەمبەر لە چاو خوادا پێغەمبەر خاتەمی ئەنبیا و مرسەلین حەزەتی محەممەدی ئەمین صلی الله عليه وسلم ئەو خۆشەویستە کە خاتەمی هەموو پێغەمبەرانە کابرا لەگەڵ خوادا یەکسانی کرد بە واوی عاتیفە خوا و تۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم هەووس بۆستە نەکەی ئالێرەدا سنوور ترازە نابێ پێغەمبەر صلی الله عليه وسلم جاکەوتت پێغەمبەر هیچ کەسیکەی لێ دەرەچێ نییە فەرمووی بوەستە بەل ما شاء الله وحده نەکچی جاری کە قسەی وا و هەڵەی وا لە دەمت بێتە دەرەوە بڵێ خوا و پێغەمبەرەکەی ئەگە حەزیان لێبێ واوەکەمان نەچی من بەیرەتی ئاستی خواوە بەل ما شاء الله وحده بڵێ بەس ئەگەر ئەڵڵا مەیلی لێبێ بەس ئەگەر ئەڵڵا مەیلی لێبێ نابێ پێغەمبەریش بەری ئاستی خواوە نابێ پێغەمبەریش بەریتە ئاستی خواوە ئەوە ئاخر سنوورە نابێ شتێک کە لە خوا نزمترە کە هەموو مەخلوق بە هەموو پێغەمبەرانیشەوە سەلامی خوایان لەبێ بیبیتە ئاستی پەروەردگارەوە کابرایەکە بۆ لە زمانی شێخ عومەری بیارەدا هەزار ڕەحمەتی خوای لێبێ شێخانی بیارە هەتا شێخ محەممەد عوسمان سیراجەدینی دووەم کە دوای خۆی وەسێتی کرد فەرمووی طریقەتی نەقشبەندی لە ئێمەدا لە منەوە ئیتر کوژاوەتەوە هیچ کەسێ لە شوێنی خۆمدا نانێم نە کوڕم نە خزمم نە کەسم
کە بتوانێت حەقی تەریقەتی نەقشبەندی لە کوردستاندا بدە، یعنی بەڕاستی وجدانی هەبوو. لە شێخ عومەری باپیری، شێخ عومەری ضیاءالدینی بیارە، لە بیارە هەموو دەڕیسێکی گەورە بووە، شەرعزانێکی زۆر زۆر گەورە بووە. زۆربەی عولەمای ئەم منتیقەی هەولێرەش منتیقەی خەتێ و ئەوانە زانەی گەوریان هەبووە لە خزمەت مامۆستەمە لە عومەری بیارەدا، شێخ عومەری ضیاءالدینی بیارەدا دەرسی خوێندەوە و ئیجازەی مەلایەتی وەرگرتووە. هەم مەلایەکی گەورە بووە، هەم شێخی تەریقەت بووە، هەم دەوڵەمەندیش بووە بە نانی خۆی. شێخانی بیارە یەکێ لە تەبیعەتیان ئەوە بووە قەت شتیان لە خەڵک وەرنەگرتووە بیدەنەوە بە فەقیر، خۆیان دەوڵەمەند بوون، بەردەوام بە نانی خۆیان هەم فەقییان بەخێو کردووە، هەم فەقیریان بەخێو کردووە. خانەقا کەس لێی نەپرسی و تۆ لە کوێ هاتووی، نانی خۆت خۆ بخەوە بڕۆ، پارەشیان داوا لە کەس نەکردووە، مەگەر کەسێک خۆی هاوکاری کردبێ ئەویش بەبێ داواکردن. ڕۆژێک خەبەر دێنن یەکێک لە سۆفیەکانی بیارە کێشەی هەیە لەگەڵ پیاوێکی وەکو جەنابتاندا. ئەویش کابرا بە ویژدان دەبێت دڵێت جەنابی سۆفی، تۆ سۆفی شێخی بیاری شێخ عومەری ضیاءالدینی مەیکە بەهەرە کاکە با خەڵکمان لێ کۆ نەبێتەوە، زۆر ئەوە ژیرانەیە، من و تۆ کێشەمان هەیە با خەڵک پێمان نەزانێ، با یەخەی یەکتر نەگرین، با پەلاماری یەکتر نەدەین، ئەوە شەرعی خوا هەیە. ئەهتە باشە ئەچینە چێ جا کەس نییە لە شێخ عومەر خۆی عالمتر و مەلاتر بێ، ئەچنە لای و ئەویش بەپێی بەڵگەکان دیارە کابرا بەڵگەیەکی پێنابێ بە نووسراوە بە تاپۆ بەشت، بە سۆفی دەڵێ سۆفی سوێند بخۆ، ئەو قورئانە بڕۆ دەست نوێژ بگرە لەسەر حەوزەکەی بیارە، دەست بخە سەر ئەو قورئانە بڵێ بە ئەڵڵا قەسەم، بە ذاتی ئەڵڵا قەسەم حەقی ئەو پیاوەم لا نییە، ئەو مڵکە هی ئەو نییە. سۆفی دەست نوێژی لێ هەڵدەگرێ و پاک و پوخت دەڵێ وەڵڵا بەسەر چاو قوربان، دەست نوێژ ئامادە دەست دەخاتە سەر سوێند، کابرا دەڵێ وەڵای نابێ قوربان، نابێ بە قورئان سوێندی نادەم، ئەبێ بڵێ بەسەری شێخ، ئەبێ بڵێ بەسەری شێخ، ئەوە هینی من نییە. شێخ دەفەرمێ ئەستەغفر الله، ئەوە شیرکە، شێخ چییە هەتا هین بێ، ئەڵێ قوربان نابێ. سەیرەکە سۆفی خەریکە دەبورێتەوە، سۆفی دەستی شل دەبێ و دەلەرزێ و دەڵێ قوربان تکاتان لێ دەکەم با نەگاتە حەدیەوە، بۆ خوایە حەقی فڵان کەسە و من سەری شێخ بە درۆ ناخۆم. شێخ مێزەرەکەی سپیەکەی دادەنێ مەندیلی مەلایەتێکی، ئەه قڕ بەسەر شێخ، سەری شێخ وای لێها نەعوذ بالله لەگەڵ خوادا یەکسان بکرێ. ئێمە ئەم هەموو تەریقەت و ئیرشادە لە پێناوی ئەوەدایە کە خەڵک موشریک نەبێ. واللهی سۆفی تۆ لە تەریقەتی ئێمە دەرکرای، لە بازنەی خواناسی دەرناکرێی، تۆ عەبدی خوای، بەڵام تازە لە لای ئێمە جێی تۆ نەمایەوە، بەڵام پێش ئەوەی بڕۆی دەبێت لەبەر چاوی ئەو هەموو خەڵکی خانەقا، لەبەر چاوی ئەو هەموو فەقیه و مەلایەدا سێتف لەسەرم کەی. کابراڵە قوربانە بڵە بە ذاتی خوا ناڕۆی، یان دارکاری دەکرێ و سجن دەکرێ، یان ئەبێ پێش ئەوەی بڕۆی سێتف لەو سەرەکە چەڵەم کەی. مێزەری دادنێ و کابرا ناچارەوە، سۆفی چوادەوریان گرتووە و هێزی شێخیش بە قووەتە لە منتیقەی بیارە و تەوێڵەوە هەوراماندا لە بەردەستی دەرناچێ. ئەڵێ لەم سەعاتەدا ئێرە بەجێ دێڵی جارێشکە ئێمە سۆفی وەک تۆمان ناوێ، بەڵام ئەم سەرە پیسەی من نەعوذ بالله کەسێ وا حاڵی بوو بێ لەگەڵ خوادا سوێندی پێدەخورێ، یان لە خوا گەورەتر سێتف نەکەیتە ئەو سەرەمەوە ناڵم، لەبەر چاوی ئەو هەموو خەڵکیان سێتف لەسەری شێخ دەکەن ئەنجا دەری دەکەنە دەرەوە. بەڕێزان چاو لێ ها کابرا بە حساب چەند ساڵ خواپەرست بووە، بەخوا سوێندی دەخوارد، کەسی بەسەری شێخ سوێندی نەدەخوارد، ئەوە مشریکە. ئەوە مشریک ئەوەیە شتێکی نزم بەریە ئاستی خوا کە هەموو بە پێغەمبەرانیشەوە هەمووی نزمە لە ئاستی خوادا، یان خوا نەعوذ بالله خوا بێنیە ئاستی شتێکی نزمەوە. کەسێک قەرزێکی دایە، جەنابەت متمانەت بە کەسێک کردو قەرزێکت داوەتێ نووسرا و لە بەینانێ متمانەی برایەتیت هەبوو، ئێستا ئینکاری لێ دەکات، دەشزانێ وایە لە بیریشی نەچوو یەقینی هەیە، ئەڵێن سوێند بخۆ، ئەڵێ سوێند بەخوای گەورە، ئەوە سن لەسەر قورئانەکە ئەڵێ سوێند بەخوای گەورە قەرزی فڵان کەسم لا نییە. نەعوذ بالله ئەو پارەی هێنایە ئاستی خواوە، خوای نزم کردەوە، خوای نزم کردەوە بۆ ئاستی پارەیەکی دەنی یەکسەر. جا عقوبەی ئەمە چییە؟ عقوبەی ئەمەیە ولقد أوحي إليك وإلى الذين من قبلك. أم درس أم شومان هم القرآن برزان وحي ما كدو بو تو أي خوش ويستم أي محمد صلى الله عليه وسلم بو بيغمبراني بيش توش لئن أشركت لا يحبطن عملك ولتكونن من الخاسرين. خوا بم آيات ما في فيتوي بو هيچ كسك نيشتوا وحي ما كدو بو تو أي خوش ويستم محمد صلى الله عليه وسلم بو بيغمبراني بيش توش أجر لئن أشركت أجر توي خودي محمد صلى الله عليه وسلم پیغمبران هر همویان يعني بو هیچ کسی مجالی نمینه أشركت يخشد بريا آستی خوا و یان خوا بوشتي نزم بچوكيته لا يحبطن عملك هر شي كارو كردوتا وكو شقارتي
چرخێک بە پوش و پەڵاشی هاوینێوەنی چۆن هەمووی دەخوا لە یحبەطەنە یان زانیان دەفەرمون حەبط ئەوەیە مانگایەکتان بینیوە یان مەڕێک هێندێک جیا هەیە لە کوێستانەکان و لە وەرگاکاندا زیان بەخشە کە دەیخوا ورجی دەئاوسێ وەختی ئەزانی دەتەقێ ئاژەڵەکە دەکوژێ ئاوا شیرک عەمەلەکانت هەر هەمووی دەسووتێنە و بەتاڵیان دەکاتەوە ئەگەر پێغەمبەرێکی خوا کە هەموو ژیانی بۆ خواناسی تەرخان کردو یەک شت نەعوذ بالله هاوبەش بۆ ئەڵڵا بڕیادا لەیحبەطەنە عەمەلوک هەموو کردەوەکانت پوچەڵ دەبێتەوە وەلەتەکوونەنە من الخاسرین لە خەسارەتمەندی دنیا و قیامەتیش دەبی بۆیە ئەزیزم شارەزابە لە دینەکەت لەگەڵ یا ئەڵڵادا یا هیچ شتێکی تر مەڵێ بەس یا ئەڵڵا بەس یا ئەڵڵا چونکە کەتینی ڕئیسیت بۆ هات بەس یا ئەڵڵا دەمێنێتەوە دە لە شوێنەیشە هەر بڵێ یا ئەڵڵا بەغەیری خوا نەبێ بەغەیری ئەڵڵا سوێند بە هیچ شتێک مەخۆ باسی ناکەم چی خۆت تێدەگەی تۆ ژیری بەغەیری ئەڵڵا نەبێ سوێند بە هیچ شتێکی تر لەسەر زەویدا مەخۆ شیفا کاتێک کە دەچیتە لای دکتۆر یەقینی 100% هەبێ نەڵی بەو دەرمانانە چاک بووم ئەو دەرمانانە سەبەبن چێ دەرمانەکانی داناوە چێ سەیدەلانیەکەی علم پێبەخشیەوە چێ دکتۆرەکەی هێناوەتە بوون چێ علمی دکتۆری دروست کردووە لەسەر زەویدا هەمووی ئەڵڵا بڵێ ئەڵڵا شیفایدام خوای گەورە ئەم دەرمانانەشی کرد بە سەبەب منداڵ یەقینت هەبێ نەعوذ بالله کەسێ بچێتە سەر قەبرێک بە قەبری پێغەمبەرێکی خواشەوە بە دەوریا بسوڕێتەوە حەیوانی بۆ سەر بڕە بڵێن ئەگە بچێت سەر ئەو قەبرە منداڵت دەبێ مناڵی بووەی زانی بەهۆی ئەو قەبرەوە بووە لەیحبەطەنە عەمەلوک نوێژ و ڕۆژ و عیبادەتی هەموو تەمەنی بەتاڵ دەبێتەوە والله حرم الله عليه الجنة لە ڕۆژی قیامەتە بەهەشتی لەسەر حرامە ئەمە عەقیدەیە ئەمە بناغەکەیە ئەگەر ئەم بناغەیە فشەڵ بوو هیچ شتێک کە سوودت پێ ناگەیەنێ بەس ئینشاء الله ئێمە لەوانەین یەک ڕادەبینم لە خۆشم و خوا پشتیوانمان بێت لە جەنابیشتان ئێمە عەقیدەمان پتەوە غەیری ئەڵڵا لە کەون و کائیناتە نە زەرەری ئێمەی بەدەستە نە قازانجی ئێمەی بەدەستە لە هاتنە دنیامان غەیری ئەڵڵا هیچ شتێ دەسەڵاتی نەبووە لە شیفای نەخۆشیمان غەیری ئەڵڵا دەسەڵاتی نییە لە بوونی منداڵمان غەیری ئەڵڵا دەسەڵاتی نییە لە عیزەت و سەربەرزیمان غەیری ئەڵڵا کەس تەداخول ناکە لە زەلیل بوونیشماندا بەبێ ئیزنی خوا کەس ناکرێ پیچی پێ ناکرێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی وەلەو اجتمعت الإنس والجن هەرچی ئینسانی سەر ئەم زەویە کۆ بێتەوە هەرچی جنۆکەش هەیە هەرچی جنۆکەش هەیە بۆیە زۆر باسی جنۆکەم کرد کە شێخەکە وتی کەڵە شێرە بۆ جنۆکە سەبڕاوە لەم هەولێرە هەیە خەڵک باسی بازرگانی بە جنۆکەوە دەکا ئەڵێ گۆلچێکی بۆ سەر بڕە پیان دڵم لە ماڵی ئەوە بڕۆنە دەرێ فقط یەک بەوە کافر دەبی بەس بەوە کافر دەبی هیچ فرد بە دینی ئیسلامەوە نامێنێ ئەگەر هەموو سی شەوی ڕەمەزانیش پارچێوت کردەوە بە ڕۆژوو ببی زۆر خەتەرە ئەگەر هەرچی ئینسان هەیە هەرچی جنۆکە هەیە کۆ ببێتەوە على أن ينفعوك بۆ ئەوەی یەک سوود بە تۆ بگەیەنێ لن ينفعوك إلا بشيء قد كتبه الله لك دڵنیا بە سوودت پێ ناگەیەنە بە شتێک نەبێت کە ئەڵڵا مەیلی لێیەتی ئەگەر هەرچی ئینسانە و هەرچی جنۆکەشە کۆ ببێتەوە على أن يضروك بشيء بیانەوە زەرەدێک لێدەن لەم يضروك یەقینت هەبێ ناتوانن زەرەد لێدەن إلا بشيء قد كتبه الله لك إلا بشتێک نەبێ ئەڵڵا ئیمزای لەسەر کردبێ بەم یەقینەوە بژی ژیانێکی بەختەوار ئاسوودە و مرتاح ئەو خوای کە هەمیشە دەنگت دەبیستێ ونحن أقرب إليكم من حبل الوريد لم شاخوێن بەرەی لاملی خۆت کە ژیانی تۆی پێوەبەندە لێت نزیکترە هەر خەتەرەی دڵت وتی یا ئەڵڵا خوا دەنگت دەبیستێ لەبەر ئەوە غەیری ئەڵڵا پێویستیت بە هیچی تر نییە هەمووی دەجێڕینەوە بۆ ذاتی تۆ ئەی پەروەردگارە یا ڕەبی خوای عەقیدەمان بەهێزکەی یا ڕەبی خوای لەسەر ئەم لا إله إلا الله بژین ولەسەر ئەم لا إله إلا الله بمرین خوای پەروەردگار لە هەموو جۆرە شیرکێک و هاوبەشێک بۆ تۆ یا ئەڵڵا بمان پارێزی یا ڕەبی خوای لە هەر هەڵەیەک کە بە نەزانی بەسەر ئێمە و برایان و خوشکانماندا بیسەران و بینەرانی ئەم وتارەدا هاتووە کە لەم کەناڵەوە دەمان بینن یا ڕەبی خوای لە هەموو جۆرە شیرکێکمان خۆش بی نەزان بووین نەفام بووین نەمانزانیوە خوای بە گەورەی خۆل لێمان خۆش بی لە ڕیزی مشریکان حسابمان نەکەی آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات
والله يعلم متقلبكم ومثواكم